لە ناوەڕاستی نیسانی 2020دا لە سەردەمێکدا کە ترس و دڵەڕاوکەی پەتای کۆرۆنا لە سەرتاسەری جیهاندا بڵاوبووەوە، ئەو ڕۆژگارەی ماتیەک باڵی بەسەر زەویدا کێشا و هەواڵی مەرگ و توشبوون بەم پەتایە تەواوی ڕاگەیاندنەکانی جیهانی داپۆشی. ئەو سەردەمەی هەزاران کرێکار بێکار بوون و هەژاری قوڵتر ڕێکی خۆی داکوتا. سەردەمانێک بوو کە مرۆڤ کەوتە بەردەم ئەزموونێکی نوێوە و ژیان و گیانی ملیۆنان مرۆڤ کەوتە بەردەم مەترسیکی کوشندا. کۆمەڵێک پرسیاری زۆر و ترس و پەرۆشی بۆ وەرگرتنی زانیاری لەو ڕۆژگارەدا بە دەستپێشخەری چەند کەسێکی هەڵسوڕا بڕیاردرا لە ترسی کۆرۆنا لە ماڵەکاندا خۆیان حەشار نەدەن و بەپێی توانە بەهانای کەسانی ترەوە بچن. سەرەتا بە دەستپێشخەری چەند پزیشکێکی خۆبەخش لە دەرەوەی کوردستان ناو ژمارەی پەیوەندی خۆیان بڵاو کردەوە و ئامادەیی وەڵامدانەوەی پرسیاری هەر کەسێک بوون کە پەیوەندیان پێوە بکات. لەگەڵ بڵاوبوونەوەی بانگەوازی ئەم تۆڕە دەیان کەس لە مرۆڤ دۆستان وەک خۆبەخش و پێویستی کۆمەک و هاوکاری کەسانی تر لە پەنای ئەم تۆڕەدا ڕاوەستان. لەم دۆخە تازە و سەختەدا خەڵکی کوردستان زیاتر لە هەر شوێنێکی تر کەوتنە دۆخێکی خراپی تەندروستی و ئابووریەوە. خەڵکانێک کە پێشتر بە زەحمەت نانی ڕۆژانەیان بۆ دابی نەکرا، ئەوانەی بەر لە بڵاوبوونەوەی پەتای کۆرۆناش توانای کڕینی دەرمان و چارەسەری نەخۆشیەکانیان نەبوو، لەگەڵ بێدەربەستی بەردەوامی دەسەڵاتداراندا کەوتنە بەرمەترسی برسێتی و بێکاریەکی زیاترەوە. بۆیە بە لەبەرچاوگرتن و تێگەیشتنی ئەو هەلومەرجە لە هەفتەی یەکەمدا هاوکاری و کۆمەک گەیەندرایە کوردستان و سەدان خێزان بەسەرکرانەوە. بە شێوەیەکی فراوان پێشوازی لەم پرۆژەیە کرا و دەیان کەسی تر وەک خۆبەخش بە تۆڕەکەەوە پەیوەست بوون و پشتیوانیان کرد. لە شار و شارچەکانی کوردستان بەردەوام ڕێژی پەیوەستبوون بە تۆڕەکەەوە گەشەی دەکرد و یەک لە دوای یەک تۆڕەکانی هاوکاری شارەکان ڕادەگەیەنران. فراوانبوونەوە دەرەوەی وڵاتیشی گرتەوە و تێکڕا زیاتر لە 11 وڵاتی جیاواز لقی تۆڕەکانیان دامەزراند. سەرەتا بە هاوکاری خۆراکی و جلوبەرگ دەستی پێکرد و دواتر هاوکاری تەندروستی و کردنەوەی خولی فێربوونی کار، هاوکاری دارایی و هاوکاری چەند نەخۆشخانەیەک کە بە هۆکارەکانی خۆپارێزی و هەندێک جۆریتری هاوکاری. چەندین دکتۆر و دەرمانخانە و تاقیگەی پزیشکی ئامادەییان نیشاندا بۆ دیداری نەخۆش و نەشتەرگەری و دابینکردنی چارەسەر بەبێ بەرامبەر بۆیان. دوجار لەبەر ئەوەی دۆخی تەندروستی لە کوردستاندا لەو پەڕی خراپیدا بوو، بە بەشداری دەیان پزیشک و کارمەندی تەندروستی خۆبەخش تۆڕی هاوکاری تەندروستیش دامەزرا. تا ئێستا کارەکان بەردەوامیان هەیە و تۆڕەکان چالاکی جۆرە جۆریان هەیە و هەڵسوڕاوانی لە بیری زیاتری هاوکاری خەڵکانی کەم دەرامەت و فراوانبوونەوەی زیاتری تۆڕەکانن. بەڵێ بینەرانی عزیزەوەی بینیتان ڕێپۆرتاژە بوو سەبارەت بە تۆڕی هاوکاری کۆمەڵایەتی بۆ تاوتۆکردنی زیاتری ئەم بابەتە بەرپرسی تۆڕی ناوبرا و ئەحمەد عەلیمان لەگەڵایە. بەڕێز ئەحمەد عەلی، ئەم کاتت باش. ئەگەر بپرسم ساڵێک دواتر کار و چالاکیەکانی تۆڕی هاوکاری کۆمەڵایەتی چی بووە و لە چی ئاستێکایە و چەندێک وەڵام دەرەوەی ئەو خواست و چاوەڕوانیە بوو کە ئێوە لە سەرەتای کارتاندا داتاننا؟ سەرەتا سڵاو لە ئێوە، سڵاو لە بینەرانتان، زۆر سوپاس بۆ ئێوە کە تۆڕی هاوکاری کۆمەڵایەتیتان بەسەر کردەوە. ڕاستیەکەی پێش ئەوەی کە بێمە سەر وەڵامی بەبەڵەیان بەنەخێر وەڵامی پرسیارەکەی ئەوە بدەمەوە، پێویستەوە بڵێم کە لە هەلومەرجێکی لەو جۆرەی کە بەداخەوە ساڵی 2020 بەسەر دنیای هات، لە زمانێکە کە خەڵکی هەموو دنیا کەوتە بەردەم مەترسی مەرگ و تیاچوونەوە، کۆمەڵی خەڵکی بەرپرسیار ئێمە هەستاین و هەوڵماندا لەو هەلومەرجە سەختەیە کە دیارە کاریگەریەکانی کۆرۆنا لەسەر خەڵکی کوردستان بە شێوەیەکی زۆر زیاتر و فراوانتر دەرکەوت بوو، هەژاری ڕووی لە خەڵکی کوردستان کردبوو، بە خەڵکی کوردستان بە هەلومەرجێکی یەکجار سەختی دارایی و ئابووری ئەتێپەڕی. ئەو بڵێم کە بوونی بزوتنەوەیەکی لەو جۆرە کە لە کورت ماوەیە توانی دەرەوەی کوردستان و ناوخۆی کوردستان بگرێتەوە، بەڕاستی ئومێد بەخشە. زۆرێک پێیان وا بوو کە ئێمە توانایی ئەوەمان نییە، ئیمکانی نییە لە هەلومەرجێکی لەم جۆرەیە تۆڕی هاوکاری کۆمەڵایەتی بتوانێت بمێنێتەوە. ئەوەی کە سەرەتا ئێمە دەستمان پێکرد لەباری وەکو خۆراک، دیارە هەمووتان ئاگاداری ئەوەن کە هەر لە 24 مانگی 4 یەکەمین وەجبەی خۆراکی ئێمە هاوکاریەکانی ئێمە گەیشتە خەڵکی کوردستان و خەڵکێکی زۆرمان بەسەر کردەوە. بەڵام لە پرۆسەی کارەکانی ئێمەیە دیارە
بەتەنیا لەو مەسلەیە دەرچوون و ئێمە هەوڵماندا کە زۆر لایەنی تر کە گرنگترینیان لایەنی تەندروستی بوو بتوانین بەپێی توانایەکانی خۆمان وەڵام پێ بدەینەوە بۆ ئەم مەسلەیە کە دیارە دەیان دکتۆر دەیان خەڵک بۆ بەرپرسیار لەم بارەوە هاتنە سەر خەت پشتیوانی بانگەوازەکەی ئێمەیان کرد یعنی مەبەستم ئەوەیە لەباری دارایی و هەروەها لەباری تەندروستیشەوە توانیمان وەڵام بە داخوا بەپێی توانایەکانی خۆمان وەڵام بە داخوازەکانی خەڵکی کوردستان بدەینەوە بەڵام لەگەڵەوەشە ئێمە هەوڵماندا کە پرۆژەی لە شێوەی پرۆژەی هەرزان بازار و هەروەها پرۆژەی ئەوەی کە کردنەوەی دەوراتەکان لە سلێمانی لە هەولێر لە کەلار لە هەندێک شوێنی تر وهروەها لە زۆر لایەنی ترەوە ئێمە کە هەوڵماندا بە فریای ئەم بەشە لە خەڵکی کوردستان بکەوین بەڵام گرنگترین شتێکە ئەم تۆڕەی ئێمە لە ماوەی ساڵێکە پێی گەیشتووە بەپێی هەستکردنمان بەوەی کە لایەنی تەندروستی لایەنێکی یەکجار خراپی خەڵکی کوردستانە وی بیرمانەوە کردەوە کە چۆن توانین تۆڕی هاوکاری تەندروستی پێک بێنین خۆشبەختانە ئەم تۆڕە ئێستاکە پێکات و خەریکی کاروبارەکانێتی دەیان دکتۆر و کارمەندی تەندروستی بەشدارن لەم تۆڕەیە بەگشتی بڵێم ئەم کارە ئەم پرۆژەی ئێمە پرۆژەی تۆڕی هاوکاری کۆمەڵایەتی تەنانەت لەباری معنەویەوە بۆ ئێمە هەنگاوێکی یەکجار گرنگ بوو لە ژیانی کۆمەڵایەتی خۆمانە و توانیمان لە دەورەیەکە کە پێویست بوو بین و لە پەنای خەڵکی کوردستانە بمێنینەوە تاوەکو ئێستا ئەم تۆڕی ئێمە بەردەوامی هەیە و فکرمان لەوە کردوێتەوە کە چۆن توانین ئەم تۆڕی ئێمە کە ئەچکار شارایشەکانی فراوانتر بکەین تۆڕەکان فراوانتر بکەین بۆ ئەوەی کە وەڵام بە چاوەڕوانیەکانی خەڵکی کوردستان بەپێی توانایەکانی خۆمان بدەینەوە. بەڵێ ئاماژەتان بەلایانی تەندروستی دا و هەروەها دامەزرانی تۆڕی هاوکاری تەندروستی بەڵام پێشەوەی کە پرسیاری زیاتر سەبارەت بەوە بکەم پێم خۆشە سەبارەت بە دۆخی تەندروستی گشتی لە کوردستانە بپرسم کە شەپۆلی سێهەمی کۆرۆنا خەریکە تەشەنە دەکات بەڵام ئەوەی کە هەست دەکرێت کە کاردانەوەی حکوومەت لانە پەیوەندیدارەکان لە ئاستی بەرپرسیارەتیان نییە بۆ چوونی ئێوە لەم بارەیەوە چییە؟ بەداخەوە ڕاستیەکەی لایەنی تەندروستی خەڵکی کوردستان لایەنێکی یەکجار وێرانە ئەوەی کە هەموو خەڵکی دنیا ئاگاداریەوە هەیە یعنی ئەو بارودۆخە تەندروستی کە ئێستا لە کوردستانە هەیە ئەوەی کە بگەڕێتەوە سەر حکوومەتی هەرێمی کوردستان بەداخەوە کەمترین وڵامی بە داخوازی پێداویستیەکانی خەڵک نەداوەتە لەم سەردەمەیە کە دیارە کەرتی تەندروستی لە ئێستا ڕاستیەکەی پێویست بوو کە بە کار و بە ئەرکەکانی خۆی هەڵبسێت بەداخەوە ئەم لایەنە نەمان بینی و لە درێژماوەیە لە ماوەی ئەم ساڵەیە کە بەشێکی خەڵکی کوردستان بوون بە قوربانی پەتای کۆرۆنا یعنی ئەگەر ئێمە سیر بکەین سێەوە بکەین کە چەندێک ڕێنمایە تەندروستیەکان لە کوردستان کاری لەسەرەکرێ تاوەکو ئێستا چەندێک سەرنجی کۆمەڵگا ڕاکێشراوە بۆ ئەوەی کە خەڵکی کوردستان پێویستە خۆی بپارێزێت ئەمە بابەتێکە کە پەیوەندی بە ژیان و بە مانەمانی خەڵکی کوردستان خۆیەوە هەیە بۆیە هەلومەرجێک هاتوتە پێشەوە ئەسڵەن هەلومەرجێکیان دروست کردووە کە خەڵکی کەمتر جۆن بەم لایەنەدا لایەنێک کە چەندێک گرنگە پەیوەندی بە مانەمانی ئەوشەوە خۆیەوە هەیە بەڵام هێشتا وەکو پێویست خەڵک گرنگی بەم لایەنە نادا ئەمەش پەیوەندی بە و متمانەوە هەیە کە لە نێوان خەڵکی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستانە دیارە یەکجار کاڵ بۆتەوە بۆیە خەڵکی کوردستان لە ڕووی ترشەوە کە ناچارن ژیانیان بە جۆرێک ناڕوا و حکوومەت هیچ بەرپرسیارەتیەکی هەڵ نەگرتووە ئەگەر بین بەراوردێکی زۆر بچووک و زۆر کورت بکەین لە ئەوروپای ئەگەر سیر بکەین کە جێگەکان داخرێن و تەنیا ئەو فەرمانگە فەرمیانەی کە هەیە مثلەن داخرێت لەبەرەوەی کە حکوومەتی ئەم وڵاتانە بەرپرسیارەتەکەی هەڵگرتووە و نەیهێشتووە خەڵک لە ماڵەوە بەرسی ببێ خەڵک بێکارش ببێ بەڵام ئیمکانات و ژیانی دابین کراوەوەی بۆیە ئەو کاتە ئەم ئەرکە لەسەر شانی خەڵک بۆ جۆرە قرس نابێتەوە و خەڵک خەریکی لایەنی تەندروستی خۆیەتی و خۆی ئەپارێزێ بەداخەوە لە کوردستانە کەمتر کەوایە تۆڕی هاوکاری تەندروستی کە پرۆژێکی گرنگی تۆڕی هاوکاری کۆمەڵایەتی و خۆتت ئاماژە پێدا و لە ماوەی 6 مانگی ڕابردووە دامەزراوە ئەتوانێت چی بکات لە دۆخێکی وەهادا؟ تۆڕی هاوکاری تەندروستی دیارە ئەم زەرورەتە بوو کە تۆڕەکەی دروست کرد ینی بوونی هەلوبەرجێکی لەم چەشنە بوو کە تۆڕی هاوکاری تەندروستی پێک هات و
ئەم تۆڕە بەپێی توانایەکانی خۆی کە دیارە یەکێک لە پرۆژەکانی تۆڕی هاوکاری تەندروستی ئەوەیە کە بتوانێت کلینیکێکی خۆڕایی بکاتەوە بۆ ئەوەی خەڵکانێک کە دەستیان ناگات یان ئیمکانی ئەویان نییە کە بەهرەمەند بن لە چارەسەر و لە بینینی دکتۆر وهروەها لە پێداویستە تەندروستیەکانی خۆیان بتوانێت بە جۆرێک وەڵام بەم لایەنی خەڵک بداتەوە. بەڵام لەگەڵ ئەوەشا تۆڕی هاوکاری تەندروستی کە ئێمە ڕاستیەکەی ئومێدێکی گەورەمان پێ هەیە کە بتوانێت لە داهاتوو هەم فراوان بێتەوە هەوە هەم دەستی بگات بە هەموو شوێنانەی ئەو خەڵکانەی کە دوورە دەستن دەستیان بە شار ناگا دەستیان بە پێداویستە تەندروستیەکانی خۆیان ڕناگا. ئێمە لەم ڕۆوە خەریکی بە پرۆژەی تۆڕی تەندروستی ئەوەیە کە چۆن بتوانێت بڕاتە ئەو جێگایانەوە هەر ئێستا لە پلانی ئەوانە هەیە کە ئەو کارانە بکەن و ئامادەکاریەکانیان بۆ کردووە. مەبەستم وایە تۆڕی هاوکاری تەندروستی بەپێی تواناییەکانی خۆی هەوڵ ئەدات وەڵام بەم کێشە تەندروستی خەڵکی کوردستان بداتەوە. بەڵام لەگەڵ ئەوەش ئەمە پەیوەندی بەوە هەیە کە ئەم پرۆژەیە چەندێک پشتیوانی ئەکرێت و چەندێک فراوانە بێتەوە چونکە ئەوەی کە تاوەکوی ئێستا هەیە لە سلێمانیا هەیە بەڵام پلان هەیە کە بە هیوای ئەوەین کە بتوانێت لە زۆر شار و شوێنی کوردستانە وەکوی کە چۆن تۆڕی هاوکاری کۆمەڵایەتی پێکات تۆڕی هاوکاری تەندروستیش بەم جۆرە ئەرک و وەزیفەکانی خۆی باتە پێشەوە. ئەگەر ساڵێکی تر لە یادی 2 ساڵەی دامەزرانی تۆڕی هاوکاری کۆمەڵایەتیە دووبارە گفتوگۆ بکەمەوە بپرسم چ شتێکی کردبێت تۆڕی هاوکاری کۆمەڵایەتی کە مای ڕەزامەندی ئێوە بێت واتە بەرنامەی چییە لێرە بەدواوە؟ ڕاستەکەی وڵێن کە زۆر شت هەیە وەکوتم ئومێدبەخشە و مای خۆشحاڵێکی گەورەیە ئەوەی کە ئێستا نزیک بە 200 کەس لەناو تۆڕی هاوکاری کۆمەڵایەتی و تەندروستیە کارەکات ینی کۆبوونەوەی ئەم کۆمەڵ لە خەڵک ئەم خەڵکە خەمخۆر و بەرپرسیارە ئەمە مای خۆشحاڵێکی گەورەی وە مای ئومێدە بۆ ئێمە ئەوەی کە لە ماوەی ساڵێکە بە بەردەوامی بەبێ ئەوەی پشتیوانی هیچ دەوڵەتێک بەبێ ئەوەی پشتیوانی هیچ ڕێکخراوێک هیچ لایەنێکی ترمان پێگەیشت بێ توانیوێتی کار و چالاکیەکانی ینی کۆمەک و هاوکاریەکانی بەردەوام بێت. ئەمە بەڕاستی لەم هەلوو مەرجە سەختەیە ئاسان نییە بۆیە ئێمە پێمان وایە تۆڕی هاوکاری کۆمەڵایەتی و تۆڕی هاوکاری تەندروستی ئەگەر بیانەوێت کە کار و چالاکیەکانی خۆیان بەردەوامی هەبێەوە بیانەوێت کە هاوکاری و کۆمەک و خزمەتێکی زیاتری خەڵکی کوردستان بکەن ئەوەی تر پەیوەندی بە شێوازی کاری ئێمە هەیە ئێمە چەند ئەتوانین چەند ئەتوانین پشتیوانێکی گەورەتر بۆ ئەم تۆڕە چی لە دەرەوە و چی لە ناوخۆی کوردستان بینین پەیوەندی بۆ هەیە کە ئەم تۆڕانە چەندێک فراوانترە بێتەوە وەلایەنێکی زۆر گرنگی شەوەیە کە پەیوەندی بە باری ئابووری خەڵکی کوردستانەوە هەیە ئەم ئاڵوگۆڕانە حتمەن کاریگەری هەیە لەسەر تۆڕەکەی ئێمەش بۆیە ئێمە پلانمان ئەوەیە کە ئەم تۆڕانە هەم فراوانتر بکەینەوە تۆڕی هاوکاری تەندروستی بەهێزتر بکەین و هەروەها لە هەر لایەنێکی ترەوە پرۆژەی تر کە دیارە ئێستا زۆر باسکردنی ئەوەی کە لە خەیاڵی ئێمە هەیە خەریکی ئیشی لەسەرەکەین بەڵام بەڕاستی ئەوەی بەسەراحەت من ئەوە بڵێم کە ئەمە ئاسان نییە ئەمە زۆر زەحمەتە بە تایبەتی ئێمە کە ئێستا لە دەرەوەی کوردستانین لە دەرەوەی کوردستان ئەم دروستکردنی ئەم پەیوەندیە و فراوانکردنەوەی ئەم تۆڕانە کارێکی زەحمەتە بەڵام لەگەڵ ئەوەشا وەکوتم دەیان خەڵکی بەرپرسیار خەمخۆر و سۆزی خەڵکی کوردستان کە بەڕاستی مای دەستخۆشین تۆڕەکانی لە کوردستان ڕاگرتووە کار و چالاکیەکانیان بەردەوامە و پێویستەکان لێرەشەوە بەڕاستی سوپاسی تاک یەک بەیەکی ئەو کەسانە بکەین کە لە ماوەی ئەم ساڵەیە پشتیوانی ئەم پرۆژەیە بوون و هەروەها بە هاوکاری و کۆمەکەکانی خۆیان ڕەخنە و پێشنیارەکانی خۆیان توانیویانە تۆڕی هاوکاری کۆمەڵایەتی بەم جۆرە ڕابگرن و خۆشبەختانە بەم جۆرە فراوان بێتەوە و کاروبارەکانی دیارە زۆر زیاتر و خزمەتێکی زیاتر بە خەڵکی کوردستان بکەن.